حکوومەت و پەرلەمانی کوردستان ئەمجارە جددیتر دەیانەوێت کار لەسەر پرۆژەی یاسای چاکسازی لە خانەنشینی و موچە و دەرماڵە و بەخشین و ئیمتیازاتەکانی دیکە لە هەرێمی کوردستان بکەن و دواتر پەسەند بکرێت. بۆ ئەوەش هەم حکوومەت هەم پەرلەمانیش دوو لیژنەیان پێکێناوە بۆ پێداچوونەوە بە پرۆژەی یاساکە. پەرلەمانتارێکی یەکێتی دەڵێت دەبێت پرۆژەکە لە خزمەت خەڵک پەسەند بکرێت و خانەنشینانی مەدەنی و ئەمنی سوودمەند بن لێی. جگە لە پرۆژەی چاکسازیش فراکسیۆن یەکێتی دەڵێت پرۆژەیەکی تریان هەیە بۆ خانەنشینی هێزە ئەمنیەکان. شتێکی واماندانەوە جدوەلێکی وامان دروست کردووە کە موچەی ئەوانەی کە خانەنشین ئەکرێن لە 15 ساڵەوە دەست پێکات و لە 15 ساڵی خزمەت و 40 ساڵیش تەمەنی بێت. لەم کاتەیە هیچ کارمەندێکی ناوخۆ لە 450,000 کەمتری نابێت و لە هەمان کاتی ژەهاندانە بۆ کارمەندان و منتەسیب و ئەفسەرانی هێزەکانی ناوخۆ بۆی بەردەوام بنهانیان بدات بەردەوام بن لە کارەکان و خۆیان خانەنشین نەکەن. حکوومەت بانگەشەی ئەوە دەکات کە بە پەسەندکردنی پرۆژەی یاسای چاکسازی لە خانەنشینی و موچە و دەرماڵە و بەخشین و ئیمتیازاتەکانی دیکە لە هەرێمی کوردستان مانگانە زیاتر لە 100 میلیارد دینار بۆ حکوومەت دەگەڕێتەوە. کاریگەری لەسەر باشکردنی موچە دەبێت، بەڵام پەرلەمان تا ڕادەیەک گومان و مەترسی هەیە لەسەر ئەوەی پرۆژەکە تەنیا قازانجی بۆ حکوومەتە بێت و سوودی بۆ خەڵک نەبێت. بۆی ئێمە بتوانین ئەم پرۆژەیە زیاتر لە بەرژەوەندی هاوڵاتیدا پەسەند بکەین. بۆیە ئامانس یعنی تەنها گەڕانەوەی ئەم داهات و بڕە پارەیە نییە کە لەم پرۆژەیەدا دەگەڕێتەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان. ئامانس تیایدا زیاتر بەرژەوەندی هاوڵاتیانی لیژنەکەی حکوومەت بۆ پێداچوونەوە بە پرۆژەی چاکسازی پێکاتون لە وەزیرانی دارایی و پلاندانان و وەزیری هەرێم بۆ کاروباری پەرلەمان و سەرۆکی دیوانی چاودێری دارایی و سەرۆکی دەستەی دەستپاکچی و سکرتێر و سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران و نوێنەری تۆماری بایۆمەتری و بەڕێوەبەری گشتی ژمێرکاری لە وەزارەتی دارایی. لیژنەکەی پەرلەمانیش لە سەرۆکی فراکسیۆنەکانی پارتی و یەکێتی و گۆڕان و مەسیحی و تورکمانەکان پێکاتوە. واستاوەڕێ دەکرێت لە ماوەیەکی نزیکدا لیژنەکانی پارلەمان و حکوومەت لەسەر پرۆژەی چاکسازی کۆ ببنەوە. هاوکار عەبدوڕەحمان، کورسات نیوز، هەولێر.